بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دوای 47 ساڵ لە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 پێشە سەرەکیەکانی نێوان کورد و دەستەڵاتدارانی عێراق بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. 47 ساڵ لەمەوبەر کاتێک کورد ڕێکەوتنامەی 11 ئازاری لەگەڵ حکوومەتی عێراقی واژۆ کرد، ناوماڵی کورد ڕێک و تەباتر بوو لە بارودۆخی ئێستایی ناوماڵی کورد. بە میوانداری بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دوای 47 ساڵ لە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 تاوەکو ئێستا کێشەی کورد و پرسی خاچی ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان لە چوارچێوەی دەوڵەتی عێراق بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. 47 ساڵ لەمەوبەر ڕژێمی بەعس و سەرکردایەتی شۆڕشی کورد ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970یان واژۆ کرد. لەو ڕێکەوتنەدا دەسەڵاتدارانی عێراق دانیان نا بە مافە کلتوری و نیشتیمانیەکانی کورد، بەڵام دواتر لە ڕێکەوتنەکە پاشگەز بوونەوە و جێبەجێیان نەکرد. دوای 47 ساڵ لە ڕێکەوتنەکە و ڕووخانی ڕژێمی بەعس و دانانی دەستوری هەمیشەی عێراق بەشێک لە کێشەکانی نێوان کورد و دەسەڵاتدارانی بەغداد بەردەوامن. لە ڕێکەوتنامەی 11 ئازاردا کێشەی ناوچە دابڕێنراوەکان بەستراونەتەوە بە ئەنجامدانی سەرژمێری و ڕاپرسی. بە هەمان شێوە چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان لە دەستوری عێراقدا بەستراونەتەوە بە ئەنجامدانی سەرژمێری و ڕاپرسی. بەڵام تاوکو ئێستا کەرکووک و شەنگال و خانەقین لە ڕووی دەستوریەوە نەخراونەتەوە سەر هەرێمی کوردستان و کێشەکە بە هەڵپەسێردراوی ماوەتەوە لە نێوان دەسەڵاتدارانی عێراق و کورد. لە ڕێکەوتنامەی 11 ئازاردا هێزی پێشمەرگە وەک پاسەوانی سنوور ناسێنرا. بە هەمان شێوە لە دەستوری عێراقدا لە ساڵی 2005 هێزی پێشمەرگە وەک پاسەوانی سنوور دانی پێدانرا. ئەو کاتەوە ئێستاش ناکۆکی نێوان دەسەڵاتدارانی عێراق و کورد لەسەر ژمارەی هێزی پێشمەرگە و چۆنێتی بەڕێوەبردنی ئەو هێزە بوو. لە دوای ساڵی 2003شەوە دەسەڵاتدارانی کورد نەیانتوانیوە شایستەداراییەکانی هێزی پێشمەرگە لە حکوومەتی عێراق وەربگرن و موچەی هێزی پێشمەرگەی کوردستانیش هاوتای سوپای عێراق بکرێت. 47 ساڵ لەمەوبەرە و کاتەی حکوومەتی عێراق لە ژێرفشاردا ڕێکەوتنامەی 11 ئازاری لەگەڵ کورد واژۆ کرد، دۆخی ناوخۆیی و یەکڕیزی کورد لە ئێستادا باشتر بوو. کورد بە ئەندازەی ئێستا لە ناوخۆیدا ناتەبا و ناکۆک نەبوو. ئەو کاتەی ڕێکەوتنەکە واژۆکرا کورد پشتیوانی نێودەوڵەتی نەبوو، بەڵام لە ئێستادا بە پێچەوانەوە کورد بەهۆی شەڕی داعش پشتیوانی نێودەوڵەتی هەیە، بەڵام بەرەی ناوخۆی لاوازە و لەو پەڕی پەرتەوازەییدایە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر مەحموود زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باخی ئەم ڕێکەوتنە بۆ کورد چی بوو کە بەڕێستان یەکێک بوون لە ئەندامانی شاندی کورد لەو کاتە کە ڕێکەوتنە واژۆکرا، و لێ کۆڵینەوە لەم ڕێکەوتنانە و لەو جۆرە یادانە چی باخێکی بۆ کورد هەیە؟ بێشێکی سڵاو بۆ ئێوە بۆ هەموو بینەران و بیسەرانمان. لە ڕاستیە ڕێکەوتنامەی 11 ئازار کە بە ماوەی 6 مانگ تقریبەن هاتە کایەوە، 3 مانگی پەیوەندی ناڕاستەوخۆ بوو، 3 مانگیشی پەیوەندی ڕاستەوخۆ گفتوگۆ لە بەینی شاندی ئێمە و شاندی ئەوان، جارێ لە بەغا و جارێ لە کوردستان. ئەو ڕێکەوتنامەیە لە 11 ئازاری 70 جێبەجێ ینی دەرچوو. تەمان ڕێکەوتنامەکە خاڵی زۆری تایە، هەندێک لە خاڵەکان ئیعلان کرا، هەندێکی ئیعلان نەکرا بەڵام واژۆ کراون. هەنگاوێ بوو بۆ پێشەوە گرنگ بوو بە نیسبەت کوردەوە لە ناو و لە دەرەوە مافی کەلتوری و شتی سیاسی و
زۆر شتی تایە لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی یەکەم جار بوو کەوا حکوومەتی عێراق اعترافی کردانی نا بە ئۆتۆنۆمی بۆ کوردستان و زۆر خاڵی تریش کە ناوچە دابڕێنراوەکان باسی ئەوە کرابوو کە سەرژمێر لە کەرکووک بکرێ ئیجازەی پارتی درابوو کە ئەو کاتە پارتی و حزبی شوعی هەبوون زیاتر لە وەختا و لە عینی وەختیشا ئەو ڕێکەوتنامەی وای کرد کە کێشەی کورد لە ناو لە دەرەوە زیاتر بچێتە پێش بناسرێ پشتیوانی لێ بکرێ میلەتەکەش ئیسراحەتی کرد خۆتان دەزانن کە ڕێکەوتنامە ئەبێ شەڕ نامێنێ ئاشتی دروزە بێ خەڵک پێ خۆشە پێشمەرگە میلەت ئەوە یەک و هەروەها ئەو ڕێکەوتنامەیە ڕێگەی خۆش کرد بۆ ئەوەی ریزەکانی کورد یەک بخرێنەوە چکە بەداخەوە ئەو کاتە ئێمە شەڕی براکوژی و ناکۆچی ناوخۆمان هەبوو و ئەو دووبەرەکی و ناکۆچیە باش نەبوو خاڵێکی لاواز بوو بەڵام پاش ڕێکەوتنامەکە توانیمان بەسەر ئەو دووبەرەکی و ناکۆچێشا سەرکەوین و ریزەکان یەک بوونەوە و ئەو براکوژیە نەماکە ئەوەش دەستکەوتێ بوو بەلای منەوە. بەڵێ زۆر باش کاکتۆر بەس سەبارەت بە دۆخی ناوخۆی کورد کە بەرەزت دەڵێیت یەکێک لە دەستکەوتەکانی ئەم ڕێکەوتنامەیە بریتی بوو لەوەی کە شەڕی براکوژی لەو کاتدا توانرا کۆتایی پێبهێنرێت بەم بارودۆخی ئێستا ئەو کات دوای ڕێکەوتنەکە کە مەسەلەن دۆخی ناوخۆی کورد باشتر بوویان ئەم حاڵێکی ئێستا کورد دوای 47 ساڵ لە باشووری کوردستان ئەو ناکۆکی و پەرتەوازەی کە هەیەی ئەو کاتە کە گفتوگۆکان لە نێوان سەرکردایەتی کورد و حکوومەتی بەغا دەستی پێکرد دووبارەکی هەبوو ناو کوردان ناکۆکی هەبوو شەڕی براکوژی هەبوو حکوومەت زۆر ویستی سوود لەو شەڕە وەربگرێ دژی ئێمە لە شۆڕشا بەڵام یەک ساڵ شەڕیان لەگەڵ کردین و هەوڵیشیاندا سوود لەو دووبارێکی وەربگرن بەڵام سەر نەکەوتن لە شەڕەکە لە پاشەوە بکەوت نەگفتوگۆ بەلای منەوە ئەو کاتە ئەو شەڕە زەرەری هەبوو کە شەکداری بوو شەڕ هەبوو لە نێوانە لە 64ەوە ئەو ناکۆکیە دەستی پێکرد بوو بەداخەوە لە 66 بۆ 70 شەڕیش هەبوو لە نێوانە شەڕی چەکداری بەڵام ئەو ڕێکەوتنە سەرکەوتنێک سیاسی بوو سەرکەوتنی سیاسی زۆر جار یەکگرتن دروزەکە یەک ڕیزی دروزەکە هەر چۆن یەک ڕیزی و یەکگرتنیش خۆیان سەرکەوتنی سیاسی دروزەکەن بە یەکەوە پەیوەندیان هەیە ئەو دوو لە ئەو دووشتە لەبەرەوە وابوو ئێستا کە ئێمە لەم مۆزعین و باسی ڕێکەوتنی 11 ئازارەکەین 47 ساڵ تێپەڕیوە ئەبینین کە یەکگرتن و یەکڕیزی لە ناو ئێمە نییە وەکو پێویستە وەلایەنە سیاسیەکان وەکو پێویستە لە بەرەیەکان نین لە بەیەکەوە ئیش بکەن بەیەکەوە کار بکەن و ئەوەش جێی داخە تەبعاً چونکە زۆر پێویستمان بەوە هەیە و دەبوو ئێستا زۆر وەزعمان یەکگرتووتر بێ تا بتوانین بەسەر کێشەکان ئەزاڵ بین بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە نییە و ئومێدەوارین هەنگاوی جددی و بەپەلە بنرێ بۆی ئەوە بێتەدی. بەڵێ بەس هۆکاری چێ کاک دکتۆر ئەوەندەی کە بەڕێزت یەکێکی لە ئەو سەرکردانی کە ئەزمونێکی باشە لە بواری سیاسیدا هەیەنی هۆکاری تێک کورد دوای مەسەلەن 47 ساڵ ئێستا ئاوا لە ناوخۆیدا ناتەبا و ناڕێکەوەکو بەڕێزی ژوتت مەسەلەی یەکڕێزی و تەبایی هۆکارێکە بۆ سەرکەوتنی هۆکارەکەی ئەوەیە کەوا ئەو لایەنانە حیزبایەتی تەسگەکەن بەرژەوەندی حیزبەکانیانە خەنە پێش بەرژەوەندی میلەتەکەوە و زۆر جار ململانەکانیشان هەموو لەسەر ناکۆکی حیزبیە و هەر یەکە چەکداری خۆی هەیە حیزبەکان و نەیانتوانیوە هێزە چەکدارەکان بکەن بە یەک لە چوارچەوەیەکی نیشتمانی یا ئاسایش یا چەکدارەکان یا هێزی تر و توانایتر ئەمە تاسیری هەیە چوە خۆتان نەزان کە حیزبێ چەکداری هەبێ حیزبەکەی کەشەی بێ جاری وایە ناکۆکی سیاسی وردە وردە بێ بە ململانی سەربازیش تەوانەوە جێداخە کۆن بووە و بێ لەوە زۆر وریابین لەبەرەوە بەڕێی من پێویستە لە حیزبایەتی تەسک دوورکەونەوە ئەو لایەنانە حیزبایەتی پیرۆزە بەڵام هەوڵ بن بەرژەوەندی میلەت پێش حیزبەکان بێ و بەپێی بەرژەوەندی میلەت بە یەکەوە کار بکەن
لەگەڵ بەغا بە یەکەوە گفتوگۆ بکەن لەگەڵ دەرەوە لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر لەگەڵ دەوڵەتە گەورەکانی دەرەوە بە یەک دەنگ بە ناوی کوردەوە بە ناوی میلەتەکەەوە ئەو وەختە قورساییەکیانە بێ و حسابی گەورەیان بۆکرێ واتوان زۆر شت بچەسپێن بەڵام ئەگەر حیزبە بۆ خۆی کار بکە وەکو ئێستای بینین هیچیان ناتوان وەکو پێویستاوی هەیە جێبەجێ بکەن یا سەرکەوتن بەدەستبێنن و یا مافی میلەتەکە مسۆگەر بکەن و لایەنەکانیش کە قسەیان لەگەڵەکەن بە ئەندازەی قەبارەی خۆیان قسەیان لەگەڵەکەن و پێشیان خۆشە دەوڵەتانی دەوروبەری ئێمە چه تورکیا چه ئێران چه حتا زۆر لایەنیش لە بەغا نایەنەوێ ئێمە زۆر یەکگرتوو بین حەزەکەن کورد یەکگرتوو نەبێ زۆر لاواز بێ بۆی کە لاواز بوو داوای شتی کەمتر بکاتەوە بەڵێ بەس پێ دوای هۆکارەکە تەنا بۆ دەگەرێتەوە بۆ ڕەچاوکردنی بەرژەوەندی حیزبەتی بۆ نمونەوەی کە بەڕێز دەڵی دەرەکەوتنامە 11,000 مەسەرەن بە یەکرزی وەدەستات و ڕاپەڕین مەسەرەن بە یەکرزی وەدەستات مادامینی سەرکردەکان تا ئێستا پەندیان لە هەڵەکانی ڕابردوویان وەرنەگرتووە نەخێر پەندیان لێوەەر نەگرتووە ئەوە جێی داخە وار ئەسەن لێکۆڵینەوەی وردیشان نەکردووە لەو ڕووداوانەی ڕابردوو ڕاپەڕین زۆر زۆر مەزن و گەورە بوو لێکۆڵینەوەیان لێ نەکردووە چونکە ڕاپەرین بەرهەمی یەکڕێزی و بەرەی کوردستانی بوو حیزبەکان لە بەرێکا بوون ڕێکەوتنی 11,000 عینی شت ئەو ڕێکەوتنی جەزائیری شومی خراپ کە دژی ئێمە بوو پلان بوو لەسێ بەردەرسیان لەو ڕووداوانە وەرنەگرتووە وەکو پێویستە چونکە ئەگەر دەرسیان وەربگرتە بەعزێ شتێ دووبارە نەئەبەوە ئەوەی کە ئێستا هەیە جگە لە حیزبایەتی تەسک بێگومان هەندێ شتی کۆنیشی تایە ینی بەعزێ ناکۆچی ئێستا بینین ناکۆچە کۆنەکانە بەعزێکی هاتۆتە وەزعی ئێستاش تێکەڵاو بووە طبعا دەوڵەتانیش دەوروبەرمان پێیان خۆشە کە ناکۆک بین و کە ناکۆچیە بینن زیاتری ئەەکەن ئەو ناکۆچیە و ئەو دەوڵەتانە هەندێکیان لەگە ئەم حیزبە علاقەیە دێ لەگەڵ ئەوی تر علاقەیە هەیە ئەمانە هەمووی تاسیری هەیە ئەمانە هەمووی فاکتۆرن بۆ ئەوەی ڕێزەکان یەک نەبن و کورد لاواز بێ وەلایەنی تریش کە قسە لەگەڵ کوردەکە بە ئەندازەی ئەو لاوازیە کەمتر یە بە پیر جێبەجێکردنی مافەکانیەوە لەبەرەوە من ئومێدەوارم ئەمە کۆتایی پێبێ یەکگرتوو بن و بە یەکەوە بکەونە گفتوگۆیەکی جددی بە تایبەتی لەگەڵ بەغا کە گرنگە و هەموو لایە باسیەکەن و لە عینی وەخت گفتوگویان لەگە ئێران و تورکیا و دەوڵەتانی دەرەوە شەبێ بۆ ئەوەی بتوانن ئەوی ئەیانەوێ ڕێکەون لەسەری ئیتیفاقی لەسەر بکەونکو بەرنمەیەک و اینجا هەموو پێکەوە خەریکی بن و بۆ ئەوەی بتوانن زیاتر بیبەنە پێش زیاتر دەستکەوتیانە بێ بەڵێ زۆر باشە کاک دکتۆر بۆ چون دوای ئێستا هاوکێشەکە پێچەوانەیە بارودۆخی بۆ نمونە دوای ڕێکەوتنامە 11,000ەوەی کە بەڕێ زووتر جۆرێک لە تەبایی هەبوو بەڵام ئێمە دەبین لەو کاتەدا مەسەرەن پشگیری نێودوڵەتی بۆ مەسلەی کورد بەو ئەندازی ئێستا نەبوو کە بەوەی شەڕی داعشەوە تا ڕادێک پشگیرێکی نێودوڵەتی هاتوتە ئاراوە ئێستا هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە پشگیری نێودوڵەتی هەیە بە بۆچوونی بەڕێستان بەڵام بەرەی ناوخۆی زۆر ناتەبا و ناڕێکە ئەو کاتە تەمعاان بەعزێ شتە بوو جیاواز بوو لە ئێستا یەکەمین ئەو ناوگان کۆچی هەبوو بەڵام بۆ بووتم حەل بوو پاش ڕێکەوتن نامەکە و ئەو کاتە ئیش ئاسانتر بوو چونکە یەک حیزب هەبوو کە سەرکردایەتی شۆڕشێکە یەک شەخص هەبوو کە سەرکردایەتیە کرد ئەویش بارزانی بوو بریاردان ئاسانتر بوو اتفاق ئاسانتر بوو طبعاً ئێستا چەند حیزبێکن طبعاً بێ لەسەری ڕێ بکەون وەکە ئەچی قسە لەگەڵ بەغاژەکەی لەبێش چەند حیزبێک و چەند کوتلەیەکن دەبێ هەمویان ڕازی بن یعنی ئیشەکە تۆزێ زەحمەتتر بووە بەڵام طبعاً یارمەتی دەرەوە کۆمەکی دەرەوە دانپیانانی دەرەوەختە زۆر لاواز بوو زۆر کەم بوو پاش بەیانی ئازار هەندێ هاتە چوە پێش بەڵام بۆکو ئێستا نەبوو لە ئاستی سەرۆکی کۆمار و سەرک وەزیران و وەزیرەکانی دەرەوە ئەوانە پەیوەندیان لەگە کورتە بێ بەڵام ئەبێ یەک شت ئێمە لە بیرمان نەچێ ئێستا ئەو ئیحتیمامە زۆرەی دەرەوە بە ئێمە بەشێکی زۆری پەیوەندی بە شەڕی داعشەوە هەیە ئایا
پاش شەڕی داعش ئەوە ئەمێنێ یاننا کەمە بێتەوە تا چ ڕادەیە تەمەن بێ حسابی ئەوە بکەین لەبەرەوە بێ یەکگرتنێکی سیاسیمان هەبێ ئەینی پێشمەرگە کە چۆن یەگرتوون بۆ ئەوەی پەیوەندیم لەگەڵمان نەک تەنها لە ڕووی سەربازیەوە بێ بەڵکو لە ڕووی سیاسیشەوە بێ و بتوانین ئەو ئیحتیمامەی دەرەوە پێمان پاش شەڕی داعشیش بمێنێ نەک لەبەر ئەوە بێ کە تەنها شەڕی داعش هەیە و پاش شەڕی داعش وەکو خۆی نەمێنێ ئەمە خاڵێکی گرنگە ئەمە ئەبێ باس بکرێ حیزبەکان بینی خۆیان دابنیشن لێکی بنەوە هەنگاو بنێن چۆن ئەتوانن ئەگەر یەکگرتنی سیاسی نەبێ پاش شەڕی داعش کە وەزعەکەت ئەگۆر شەڕەکان نامێنێ ئەو وەختە ممکن ئەو ئیحتیمامەی کە ئێستا پێدەدەن لەبەر شەڕەکەی داعش عینی ئیحتیمام نەمێنێ ئەبێ وریای ئەوە بین و بە وردی لەم ئەگەرە بکۆڵینەوە. بەڵێ زۆر باشە بەس کاکتۆر سەبارەت بەوەی کە ینی بۆچی هەمیشە مەسەرەن ئەوەی کە لە ڕێکەوتنامەی 11 ئازاریش بەشێک لەو ئیتفاقێکە کرا بەهۆی مەسەرەن دەستکەوتی مەسەرەن هێزی پێشمەرگە بوو ئێستاژەوەی کە دەیبینی مەسەرەن لە شەڕی داعش بەهۆی دەستکەوتی پێشمەرگەیە بەڵام مامەڵەکردنی وڵاتان لەگەڵ هێزی پێشمەرگە تەناوەکو جەنگاوەرێکە بۆچی مەسەرەن ئەمە ناتوانرێت استیسمار بکرێت بۆ مەسەلەی پرسی سەر بەخۆی ئەو پەیوەندی بە خودی سەرکردەکانی کوردەوەیە؟ بەڵێ ئاخر تۆ ئێساگە تەماشاکە ئێمە کۆنیش و ئێستاش پێشمەرگە هێزی سەرەکیە پێشمەرگە ئەو جێشەیە کە بۆ کورد شەڕەکە جێشی کووردە ئەو هەموو قوربانیانەی داوە زۆر قارەمانانە کۆن و ئێستا و هەموو کاتێ شەڕی کردووەوە ئەو بووە بەهۆی ئەوەی ئێمە ئەو سەرکەوتنانە بەدەستبێنین ئەمە لەلایەکەوە تەمان زۆر تاسیری هەیە بەڵام ئەبێ لایەنە سیاسیەکانیش ڕۆڵیان هەبێت چونکە ڕاستە پێشمەرگە ئەو ڕۆڵی هەبووە بەڵام خۆ پێشمەرگە کێشەکان حەل ناکە پێشمەرگە بەرگری لەکە پێشمەرگە وەزعەدە چەسبێنێ پێشمەرگە دوژمنەکە دەشکێنێ بەڵام تۆ ئەبێ خەریکی بێ ئەمە کاری سیاسیە ئەمە هەوڵ تەقەلاکە دەبێت سیاسی بێ وەلایەنەکانە بێ بە یەکەوە بن چوارچێوەیەکی کوردی دروستکەن بە پێی بەرژەوەندی میلەتەکە بەرنامەیە بۆ خۆیاندانێن لە ناوە چیەکەن لەگەڵ بەغا لە دەرەوە بۆی بڕۆن هەنگاو بە هەنگاو میکانیزمی کاردا بنێن بەرنامەی کاردا بنێن تا بتوانن بگەن بە ئەنجامێ و بڕئی من ئەبێ پەلەش بکەن چونکە وەقت شەرنیە لە ساڵحی ئەمە بێ عنی وردە وردە ئەگەر شەڕی داعشتەوە بێ گۆڕانکاریە بێ پاش شەڕی داعش ممکن ئەو گۆڕانکاریان هەندێکی لە بەرژەوەندی ئێمە نەبێ ممکنە دەوڵەتانی دەوروبەرمان هەندێک ڕێکەوتن لە بینی خۆیانە بکەن بە سوودی ئێمە نەبێ ئەمە هەمووی ئەگەرن دەبێ هەموو حسابێ بۆ ئەم ئەگەرانە بکرێ سیاسی سەرکەوتوو ئەوەیە کە هەوڵەدا بۆ باشترین شت بەڵام حسابی خراپترین شتیژە بێ بکە لە بیری نەچێ لەبەرەوە ئومێدەوارم کە ئەمە هەمووی ببێتە هۆیەک بۆ ئەوەی هەموو لایە پەلە بکەن و هەوڵ بدەن و بکەونە گفتوگۆ بۆ ڕێکەوتن. بەڵێ زۆر باشە پێ دوای ئەگەر پەلە نەکەن و نەگەنە ڕێکەوتن کورد تووشی نیسکۆیەکی تر دەبێت بەڵام لە شێوازێکی جیاوازتر لە ڕابردوو ئەگەر بەردەوامی لەسرم ناکۆکیەوە مەسلەی پەخستنی دامەزراوەکان و ئەو گەندەڵێش کە ئێستا لە کوردستاندا هەیە. من ئومێدەوارم کە تووشی هیچ نسکۆ نەبین تەوان ئەگەر تووشی شتێکیش بین فەرقی هەیە لەگەڵ کۆن شتێکی جیاواز بوو ئێستا وەکو جاران نییە کورد حسابێکی بۆکرد لە دەرەوە ناوە دەوڵەتان ئەزانن کەوا میلەتێکە هەیە ئەگەرچی کێشەشی زۆرە بەڵام من لە دووش دەترسم یەکەمین نەبوونی ئەو یەکگرتنەی ناوخۆمان یەکڕیزی کە پێویستە چ بەینی حیزبەکان چ بەینی میلەتەکە چونکە میلەتەکەش بەهۆی ئەو ناکۆچێ سیاسیانەوە دابەش بووە بەداخەوە دووهام سیاسەتی دەوڵەتەکانی دەوروبەرمان سیاسەتی تورکیا سیاسەتی ئێران ئەمانە بەرژەوەندی خۆیان هەیە ئەمانە ئەگەر دۆستی کورد بوونایە کێشەی میلەتی کوردی خۆیان حەلە کرد لەبەرەوە بێ زۆر وریابین لەوە و ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ ئەمانە لەگەڵ بەغا هاوکارن ئێران و بەغا یەکن یەک سیاسەتە یەک تەوەجوهە تورکیا و بەغاش کێ ئەڵێ ڕۆژێ لە ڕۆژان ڕێناکەون
ناتوانانی زمانی ئەوە تەبێکە هیچ نەبێ لەبەرەوە ترسی ئەوەشم هەیە کە بەهۆی ئەو کۆتایی شەڕی داعش بەهۆی ئەو هاوکاریە ڕووس و ئەمریکا و لایەنەکانی دەرەوە ممکنە کارێکی وا بکرێنەوە هاوکاریەک لە بینی ئەم دەوڵەتانەی دەوروبەری ئێمە دروست بێ و هەمووشیان کێشەی کورد بە مەترسیە زانن لەمە دوور نابینم لەسەر ئەوەی کە هەڵویستی نەگەتیڤیان هەبێ لەسەر کێشەی کورد ڕێبکەون لەبەرەوە بێ وریابین لەو شتانە و هەوڵ بین ئەو شتانە نەبێت چەند زووتر یەکگرتوو بین چەند زووتر پلاندانین چەند زووتر لە هەموو ئەگەرەکان بکۆڵینەوە کەمتر زیاتر ئێمە دوورەکەوینەوە لەو ئەگەرە خراپانەی کە ممکنە بێنە ڕێگەمان. بەڵێ زۆر باشە بەڵام کاگتۆر بە بۆ چوونی بەڕێزت یەکێکی تر لە مەترسیەکان کە ئێستا لە مەسلەی ناوکردێک کە لە ئەنجامی پەرتەوازەیەویش مەسلەی بوونی هێزی چەکداری حیزبە تا چەندێک ئەمە مەترسیە بۆ سەر ئایندەی کورد مەسەلەن ئەو ململانەی کە پێشتریش لە ماوە ڕابردوو لە شنگال تۆمارکران لەلایەن هێزی حیزبەوە. من ئەمەم پێخراپە و ئەوە بریار بوو لە ماوەی 10 ساڵی ڕابردوو چەندی جار بریار دراوە من دیومە چەند بریارەکان باس کراوە بریار دراوە چەندین جار کە ئەبێ هەموو هێزەکان یەک بخەن بیکەن بە هێزی دەوڵەت هێزی هەرێم هێزێکی نیشتمانی هیچ حزبێ نەبێ هێزەکە ئایدی هەموو کورد بێ نەیانتوانیەوە بیکەن تەمان ئەمە ناکۆچیە بەڕاستی یەکێتی و پارتی بە تایبەتی کە هێزی چەکداری زۆریان هەیە تەمان ئەمە دەلیلی ئەوەیە سەر نەکەوتون لەو ڕووەوە و ئەوە شتێکی باش نییە بەڕێی من هێزی چەکدار کە ئایدی ئەم حیزبە بووە و حیزبە زۆر ناتوانانی زەمانی ئەوە بکەی کاگە حیزبەکان لەگەڵ یەکتێک چوون هێزە چەکدارەکە دەوری نەبێ لەبەرەوە بەڕێی من هەم لەسەر ئاستی باشوور دەبێ هەوڵ بین ئەو چەکدارانە یەک بن ئایدی دەوڵەت بن ئایدی دەستگاکان بن ئایدی حیزبەکان نەبن و لە عینی وەختیشە لەسەر ئاستی نەتەوەشە بێ هەماهەنگی هەبێ لە بینی هێزەکانی کوردستانی باشوور و باکوور ڕۆژهەڵات ڕۆژاوا یعنی زۆر دژی یەک نەبن وەکو ئێستا ئەبینین بەرژەوەندی نەتەوەی کورد بخەنە پێش بەرژەوەندەکانی تر بەڵام بەداخەوە هەندێک کێشە لەو ڕۆژەوە هەیە لەبەرەوە من ئەبینم بوونی هێزی چەکداری حیزبی باش نییە و هەموو لایەوە ئەڵێن و هەموو لایە ئەڵێن ئەبێ یەکیان بخەین بەڵام تا ئێستا بە کردەوە نەیانتوانی و بیان کەم بە یەک بە شێوەیەک کە لەشکرێ بێ پەیوەندی بە هیچ حیزبێکەوە نەبێ و لەژێر دەستی هەرێم و دەستگاکانی یاسایی هەرێم بێ. بەڵێ کاکتۆر سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتە دەگەڕینەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگو تۆرەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان بەرلەوەی کە بچینە سەر مەسەلەی کێشەی ناوچەدا بڕێنراوەکان لە ڕێکەوتناوی 11 ئازارەوە تاوەکو ئێستا حەزەکەم ڕای بەڕێز بزانم سەبارەت بەوەی کە ئەم جۆر لە سەرکردایەتی کە ئێستا مەسەلەن سەرکردە سیاسەکانی کورد کە ئێستا دەسەڵاتیان بەرزتە نمونەیان هەیە ینی لە هیچ شوێنێک کە بەم شێوەیە سوود لە هەڵەکانی ڕابردووە وەرنەگرەوە بەردەوامن لەسەر ناکۆکی و ئەو ناتەبایی کە ئێستا هەیە؟ مەسەلەی ناوچە دابڕێناوەکان دائیما هەبووە طبعاً خۆتانەزان کۆن ئێمە ناوچەیش ئۆتۆنۆمیان هەبوو هەمان سنووری هەبوو هێستا هەرێمەیەتی و لە عینی وەختیشا پێشەوەش هێشتا پێش ساڵی هەفتا ئۆتۆنۆمی نەبوو بەڵامە داوامانە کرد تەمان لەو ڕووەوە لەبەرەوە هەمیشە نیوەی کوردستان تەقریبەن یا تۆزێک کەمتر لە دەرەوەی هەرێم بووە لە دەرەوەی ناوچەی ئۆتۆنۆمی بووە و ئێمە هەوڵمانداوە بخرێتەوە سەر ناوچەی ئۆتۆنۆمی یا بخرێتەوە سەر هەرێم باعتیبارەوانە کوردستانی نێمە ڕێیمان وایە لە ڕووی مێژووەوە لە ڕووی جوغرافیەوە ئەوانە ناوچەی کوردستانین و لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتەکان باس کراوە من خۆم شخصی لە ساڵی 63ەوە ئاگام لە هەموو گفتوگۆکان هەیە کە کراون لەو گفتوگۆیانە هەمیشە باسی کەرکووک و خانەقین و سنجار و ناوچەی تر کراوە و هەمیشەش باسی ئەوە کراوە کە ئەهلی ئەو ناوچانە با خۆیان بریاری چارەنووسی خۆیان بدەن هەمان ئەوەی کە ئێستا لە 140 نووسراوە بەڵام جێبەجێکردنی نەبووە تا ئێستا چونکە لایەنی بەرامبەرێ بڕوای بەوە نەبووە کە تۆ پێت هەیە بە شێوەیەکی ترویستۆتی دوای بخە کێشە دروستکە بۆ نمونە ئێمە لە ڕێکەوتنی 11 ئازار ئیتفاقمان کرد کەوە پاش ساڵێک سەرژمێر لە کەرکووک بکرێ بۆی بریاری چارەنووسی بدرێ بە پێ ڕفراندەم بەڵام ئەوان لەو ساڵە توانایان هەبوو هەموو سجل و نفوس و وەزعی کەرکووکیان هەموو گۆڕی بە شێوەیە کە پاش ساڵێ نەدەناسیەوە و شتەکە نەکرا ئەسڵن لە بەینە لایەنی تریش عینی شتەیان لەو ناحو ئێستاش لەم زروفە ئەبینی بە شێوەیەکی تر تەماشایەکەن بۆ نمونە ئەوان ڕێیانوان نییە کە ئەو ناوچانە بچێ سەر کوردستان بەڵامەوە بێ گفتوگۆی لەسەر بکرێ و ئێمە ڕێیمان وایە زۆر دیموکراتیە ڕێی ئێمە ئەڵێن گفتوگۆ بکرێ سەرژمێر بکرێ ڕفراندەم بکرێ ئەهلی ناوچەکە خۆیان قەرار بدەن لەوە دیموکراتی تر ناتوانانی بی تۆ بەو شێوەیە شتەکە بدەیتە دەست ئەهلی ناوچەکە ئەوان قەرار بدەن چونکە ئێمە دڵنیان کە زۆربەی ئەو ناوچانە ئەگەر بە عەرەبکردن و کێشەی تریتیانە بێ کوردن و خەڵقی کوردستان ئەوی کوردیش نییە زیاتر حەزەکەن لەسەر کوردستان بن لەسەر شوێنیکە ئێستا ئەبینی ئەو هەموو کێشانە هەیە لەگەڵ حەشدی شەعبی بەڵام لەگەڵ پێشمەرگە کێشە نییە یعنی مەبەستم ئەو ئەگەر ئەهلی ناوچەکە بریار بدەن زیاتر بەلای هەرمی کوردستانە دێن جا ئەوە تا چه حەدی ئەکرێ گفتوگۆی لەسەرەکرێ چۆنەکرێ بە چه شێوەیە چوە چەند ساڵە لە دەستورە بریاردراوە مادەی دەستوری هەیە بەڵام جێبەجێ نەبووە تا ئێستا ئەبێ ئێمە بە دوایە بڕۆین بۆ جێبەجێکردنی و ئەوەش تەنها بەوە ئەبێ گرتوو بین هەموو بە یەکەوە خەریکی بین بەڵێ زۆر باش کاگتۆ بەس ئەوەی کە لە ڕێکەوتنامەی 11 ئازار بۆ کەرکووک و بۆ خانەقین و شنگال هاتبەوەی کە راپرسی بکرێ یعنی هەمان ناوەڕۆکی مادەی 140 ئێستای دەستوری عێراقە کە هەمان ناوەڕۆک دووبارە بۆ تۆ لە دەستوری عێراق یعنی خۆی دەستوری عێراق ڕوونە لە دەستوری عێراق زۆر بەڕوونی نووسراوە مادەی هەیە چکە وەختە دەستورێکی وان نەبووە کە تیا بنووسێت دەستورەکە حیزبی بەعز بووە حیزبی بەعز بە کەیفی خۆی دەستورێکی بۆ خۆی نووسیوە وەکو ئێستا نەبووە لایەنە عێراقیەکان هەموو متتەفق بن لەسەر دەستورێکی عێراقی باش کە مافی کوردی زۆر تایە و ڕێکوپێکە و بە تەرەفی کوردی خۆی دەوری سەرەکی هەبووە تیا لە نووسینی طبعا ئەمە ئێستا بەڕوونی نووسراوە بە ئاشکرا ئەمە نووسراوە مادەی 140 پێشەوە مادەی 58 ئەو کاتەش هەندێ بریار هەبووە بەڵام دەستورێ نەبووە کە ئەو شتانە هەموو لە ناویابن بۆی جێبەجێ بکرێ فەرقی هەیە ئێستا و ئەو کاتە بەڵام ئێستاش ڕاستە نووسراوە لە دەستورە هەیە بەڵام
چەند ساڵە ئەوە 12 ساڵە دەستورەکە نووسراوە جێبەجێ نەبوو. بەڵێ بەڵام ئەمە بەشێکیشی کاکتۆر تا چەندێک مەسەلەنگە بەشێکی پەیوەندی بە عێراقەوە بەشێکیشی پەیوەندی بە کورد خۆیەتی بۆ نمونە ئێستا لە کەرکووک هەمان دوو ئیدارەی مەسەرەن لە ناوچەدا بڕێنراوەکان وەکو کوردستان لەلایەن دوو حیزبەوە پەیڕەو دەکرێت تا چەندێک هەڵی کورد خۆشی تێدایە کە و ناوچانە مەسەرەن نەگەڕاونەتەوە سەرهەرێم یاخود بەشێک لەوانە ڕخنە لەوانە دەگرێت کە چۆن دەکرێت ناوچەی خۆت بخەیتە ڕاپرسی و ریفراندۆمەوە. بەڵێ خەتای کوردی شتایە بێگومان ینی خەتای سەرەکی ئەگەڕێتەوە بۆ بەغا چونکە بڕوای پێی نییە یعنی تۆ مەسەلەن ئەڵەی فێدراڵی بەم شێوەیە ئەتەوێ ناوچەکە بگەڕێتەوە ئەڵی کوردستانیە ئەو عینی ڕێی نییە ڕێیەکی تری هەیە ئەو وەکو پێویستە ئەڵێ 140 جێبەجێ بێ بەڵام هەنگاوی ئەمەلیان نەماوە بەڵام کوردیش خۆی وەکو پێویستە بە دوایە نەچووە ئێمە 12 ساڵە دەستور نووسراوە لە نووسینی دەستور چالاک بووین دەورمان هەبووە هەموو حیزبەکان خەریکی بوون بەڵام لە جێبەجێکردنی دەستورەکە وەکو پێویستە قورساییمان نەخستۆتە سەری هەموو بەیەکەوە خەریکی نەبووین و هەوڵمان نەداوەوە ئەو ئەبینی تۆ خۆت ئەو 2 ساڵی ژەبێت لەگەڵ بەغا گفتوگۆیەکی جدی نەکراوە هەموو لایەنەکانی تیابن و خەریک بن و باسی بکەن ئێستا ئاڵێنە گفتوگۆکان پاش داعش بەڵام شەرت نییە پاش داعش دەبوو حتا پێش داعشیش تۆ خەریکی ئەوە بی لەبەرەوە بەڵێ کەم تەرخەمی کوردیشی تایە خەتای سەرەکی ئەگەێتەوە بۆ حکوومەتی بەغا بەڵام کەم تەرخەمی کوردیشی تایە یەکگرت و نین بە دوایە نەچوونۆکو پێویستە کەم تەرخەم بوون لەو ڕوەوە ئەمەش واقعەکە تەوان. بەڵێ زۆر باشە کاکتۆر سەبارەت بە هێزی پێشمەرگەی کوردستان تا چەند ئەو ناکۆکی ئێستا هەیە مەسەل لە نەدانی مافی پێشمەرگە لە بۆنم لە دەستوری عێراقدادانی پێدانراوە لە ڕێکەوتنامە 11 ئازاریش هەر دان بە پێشمەرگە دانراوەکو و پاسەوانی سنوور یعنی ئەو کاتەش کێشەکە لەسەر مەسەلەی ئەوەی بوو کە چۆنێتی دارەدانی هێزی پێشمەرگە و مافی پێشمەرگە بوو لە نێوان سەرکردایەتی سیاسی کورد و ئێستاژ ئەوەیە کە تاکو ئێستا مافی پێشمەرگە لە حکوومەتی عێراقەوە نادرێت. طبعا ئەو وەختە ژمارەی پێشمەرگە کەمتر بوو لە ئێستا بەڵام دیسان لە ڕێکەوتنی 11 ئازای اتفاقی لەسەر کرا کە ژمارەی پێشمەرگە حسابی بۆ بکرێ پاسەوانی سنوور بێ 12 فەوجیان بۆ پێشمەرگە دروست کرد هەموو پێداویستیەکانیان بۆ جێبەجێ کرد بۆ تەمین کرد و ڕوونتر بوو لە ئێستا ئێستا طبعا نووسراوە لە دەستورە ئەڵێ ئەمانە پاسەوانی هەرێمن نەک سنوور هەرەسی ئیقلیم و ئەمانە بەشێکن لە مەنزومەی دیفاعی عێراقی بەڵام هیچی بۆ ناکە نەپارەی ئەداتێن ئیمکانیاتی بۆ جێبەجێەکە و ئەسڵەن ئەوان فکریان وایە ئەڵێ ئەوانە بێعایدی بەغابن اینجا ئێمە شتەکانیان بۆ جێبەجێ بکەین یعنی بڕوان ناکەن کە ئەبێ هێزێکە بێ لە کوردستان ئایدی سەرکردایەتی کورد بێ و ئەویش لەوێەوە شتەکانی جێبەجێ بکە و ئەوەی لە دەستوریشان نووسراوە بێ کە ئەوە حسابێکی بۆ بکەن چونکە بەشێکە لە هێزی بەرگری عێراق بەڵام چەندین گفتوگۆ لە بینی لایەنەکانی سەربازی ئێمە ئەوان کراون تا ئێستا نەگەیشتوە نەتیجە لە لەسەر ئەوەی ژمارەکە چەندەکە پەسەندیەکەن لە لەسەر ئەوەی کۆمەکی پێ بکەن لە هەموو بودجەی هەموو ساڵێکە باسیەکرێ بەڵام زۆر بە لاستیکی باسیەکرێ دەڵێ ئەو مۆزوعە لە بینی سەرۆکایەتی هەرێم و سەرک وەزیران جێبەجێ بێ و هیچی شتا ئێستا جێبەجێ نەبووە لەبەرەوە بازێ لە بازێ ڕۆگەر تەماشای بکەی 11 ئازار ڕوونتر بوو لەسەر ئەو کێشەیە. بەڵێ زۆر باشە ئەکەواتە کاوتۆرە و داواکارانەی ئێستا و کێشانەی کە کورد هەیەی لەگەڵ حکوومەتی عێراقی هەمان ئەو کێشانەیە کە ئێستا هەر بەردەوامە ئەنی کێشەکان نەگۆڕاون دوای 47 ساڵ وەڵی زۆر لێگە چەند چونکە خۆی لە ئەساسە هەر هەمووی مەسەلەکە چییە مەسەلە بەعزێ ناوچە هەیە ئەو کاتەش و ئێستاش کەس ناڵێ ئەوە کوردی نییە مەسە ئەمە دوهۆکە ئەمە هەولێرە مەسلێمانە ناوچەی تر هەنەوە بەڵام ناوچەی تر هەیە کە تۆ ئەتەوێ بچێتە سەر هەریمی کوردستان کۆنە تویست بچێتە سەر ناوچەی ئۆتۆنۆم و تۆ بە کوردستانی ئەزانی لە ڕووی مێژووەوە لە ڕووی جوغرافیەوە بەڵام ئەو ڕێی وەکو تۆ نییە ڕێی جیاوازە لە تۆ
بە بیانووی جیاواز ڕێی جیاوازە و عینی ڕێی نییە مەسارە و ڕۆژەیەوە گوێتان لە عیبادی بوو کە ئەو نەرمترە لە مالیشی ئەوانیش لێرە کە هات بۆ کوردستان سلێمانی فۆرەم و ئەوشە باسی کرد وتی ئەم ناوچانە ناوچەی ناکۆکی لەسەرن ئێمە ئەیانکەین بە ناوچەی ڕێکەوتن لەسەر یعنی ڕێک بن لەگەڵیە یعنی معنای ئەوەیە نیازی نییە بیخاتە ساحەری کوردستان بەڵام ئەوێ ئەو ناکۆچین لەو ناوچانە هەیە نەمێنێ هاوکاری یەک بن بەسەر وەکو خۆی بمێنێتەوە تەمان ئەمە ئەگەر بەوردی لێ بکۆڵیتەوە ئەوە ئەگەیەنێ لەبەرەوە من ڕێیم وایە ئەمە گفتوگۆیەکی جددیە بێ و ئەگەر بکرێ لەو گفتوگوانەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیکەین چەندین جار من وتومە کۆنی ژوتومە ئەگەر لایەنی سێهەم هەبێ لە بینمان زۆر باشە ئەگەر زەماناتی نێونەتەوەی هەبێ زۆر باشە یوئێنە جیهاتی ترە بەڵام زۆر جار حکوومەتی بەغا ئەوە قوڵ ناکە ئەمێنینەوە ئێمە و ئەوان شت ئەنووسین بڵاویەکەینەوە و بەعزێ جار بڵاویش ناکرێتەوە وەختە تۆ جێبەجێ ناکەی وەڵێ خەتای ئەوە ئەوڵێ خەتای ئەوە شاهیدێکی سێهەمیش نییە کە بڵێ نەخێر خەتای ئەم لایە خەتای ئەو لایە نە زەماناتمان هەیە وەکو پێویستە نە شاهیدی سێهەم و تەرەفی سێهەم ئەوەش کەم و کوڕیەکە لە گفتوگۆکانمان زۆر باشە کاکتۆر بە خوێندنەوەی ڕابردوو ئەوەی کێستا مەسەڵەن دۆخێکە لە نێوان سەرکردەکان و میلەت کە زۆر لێکەوە دوورن پێ دوایە بە ئەندازەی مێژوو میلەت و دەسەڵاتداران بە درێژایی ساڵان ڕابردوو هێندە لێک دوور بوون و سەبارەت بەوەی کام ینی کام کوور دەگات بە خواستەکانی بەوەی کە لەگەڵ میلەتەکەی خۆی تەبابی یاخود پشت بە دەرەوە ببەستێت من شخصی خۆم یعنی وەکو شەخص لە 75 بەولاوە لە ساڵی 75 کە ئێمە تووشی ئەو نەکسەیە بووین بڕوان بە پشت بەستن بە دەرەوە نییە شخصی خۆم یعنی پەیوەندی دەرەوە باشە پەیوەندی لەگەڵ دەوڵەتان باشە و شتێکی ضروریە و پێویستە بەڵام پشت بەستن پێی من زۆر شخصی بڕوان پێی نییە لەبەرەوە بێ زۆر لێ وریابین و ئەگەر شتمان لە وڵاتی خۆمان دەستکەوێت چاکترە لەوەی بە تەمابین دەرەوە بۆمان جێبەجێ بکات چونکە دەرەوە هەر دەوڵەتە بەرژەوەندی خۆی هەیە ڕۆژێ لەگەڵ بەرژەوەندی تۆ نزیکە بێتەوە ڕۆژێ بەرژەوەندیەکەی جیاوازە بێت لەگە بەرژەوەندی تۆ دیتان لە ئیتیفاقی جەزائیر چۆن ئێران و هاوپەیمانانی کوردیان فرۆشت و ئەمە ئەو شتانە هەموویە بێ لێکۆڵینەوەی بکرێت لەبەرەوە من ڕای خۆم شتی گرنگترین شت یەکگرتنی خۆمانە اینجا هەوڵدان چیمان لە وڵاتی خۆمان دەسەکەوێ بەڵام پەیوەندیش لەگەڵ دەرەوە بکەین پشتیوانی دەرەوە گرنگە بەڵام نابێ پشتی بێبەستی وابزانی دەوڵەتی دەرەوەی کێشە بۆ تۆ حەلەکات چونکە هیچ نیشانەیەک نییە تا ئێستا کە دەوڵەتی دەرەوە زەماناتێکی دابێ بە تۆ کە کێشەکانە بۆ حەلەکە یا پشتیوانی دەکا لەوەی کێشە حەلگە یا لایەنی تۆ ئەگرێ دژی حکوومەتی بەغا ئەگەر ناکۆکی کەوتە بەینتان لەبەرەوە بێ زۆر وریابین لەوە زۆر بە وردی لێ بکۆڵینەوە و دەرسیش لە ڕابردوو وەربگری زۆر باشە بەس کاکتۆرەوەی کە بەرەز وتت لە ساڵی 1975 ئەمریکا و ڕژێمی شای ئێران و ئیسرائیل و کۆمەڵێک وڵاتی تر کوردیان فرۆشت یعنی هۆکارەکەی چی بوو مەسەلەن ئەگەر کورد لەو کاتەدا فرۆشرابێت هۆکارەکەی ئەوە بوو ئەو پەیوەندیانەی هەبوو لەگەڵیان ئەوان زیاتر ئەیان ویست سوود لە کورد وەرگرن بۆ مەبەستی خۆیان شەڕ هەبێ لە عێراقا لە بینی کورد و لە بینی لایەنی ئەولا حکوومەتی بەغا شەڕانی بوو هەمیشە شەڕیە کرد نە ئاشتی نەئەکرد لەگەڵ کورد بێ ڕێکەوتنی ئازاری جێبەجێ نەکرد لەبەرەوە دەوڵەتێکی وەکو ئێران دۆرس نەبوو وەکو پێویستە کە بەرژەوەندیەکەی هاتە سەر ئەوەی کە بتوانێت لەگەڵ بەغا ڕێبکەوێەوە بەغا تەنازولی بۆ بکە و ئەوەی ئێرانەوێ جێبەجێکا ئیتر وازی لە کورتێنا وەکو دیتان زۆر بە ئاشکرا طبیعی ئەمریکا و ئیسرائیل و لایەنی کەش کە هاتوون ناو کێشەکە بە قسەی شای ئێران هاتبوون کە شای ئێران وازی لێهێنا ئەوانی ژوازیان لێنا معنایەوەیە پشت بەست ینی ممکنە تێگەیشتنی ئێمە یا لێکدانەوەمان لەو کاتە زۆر لەجێ خۆی نەبوو بێ وامان تەسەور کردووە دەرەوە ئەتوانێ زۆر کۆمەکمان زیاتر پێ بکە بەڵام بە نەتیجە دەرکەوت دەرەوە پیلانجێر ڕوون دژی ئێمە لە ئیتیفاقی جەزائیرە کە دیتانێن
بەڵێ زۆر باشە بەس کاک دکتۆر بۆچی سەرکردەکان پندیان لەمە وەرنەگرتووە کە کورد لە ناو خۆیدا لە هێگرزی و تەبایی دەگات بە ئامانجەکانی لایەک تریشەوە درزەی کەلنە ئێستا لە نێوان میلەت و سەرکردەکان دەسەڵاتداران دروست بووە لە هیچ قۆناغێکی مێژووی کووردا ئەمە هەبوو ئەو دووری کە لە نێوان میلەت و دەسەڵاتداران هەیە؟ خۆی هەبووە یعنی بەڵام من ڕێی من وەکو پێویستە ئێمە ڕابردوو زۆر یعنی وێزگە هەیە لە ڕابردوو ئێمە شتی پۆزیتیڤیتە شتی نەگەتیڤیتە بەعزێکی سوودی هەبووە بەعزێکی زەرەری هەبووە وەکو پێویستە لێیان نەکۆڵینەتەوە عادەتەن ئەبێت تۆ دانیشی هەیئەتێکت هەبێ هەموو لایەنەکان لێ بکۆڵیتەوە بۆچی ئەمە ڕوویدا هۆکاری چی بوو نەتیجەی چی بوو چۆن هەوڵ بێت دەرسی لەوەگی بۆی دووبارە نەبێتەوە یا ئەگەر شتی باشە دووبارە بێتەوە ئەمەمان نەکردووە وەکو پێویستە کەم و کوڕیمان هەیە لەو ڕۆوە لەبەرەوە بە قەناعەتی من ئەمە کەم و کوڕیەکە کە ئێمە ئیمان کردو چونکە ئەگەر تۆ مەسەلەن ئەو هەموو براکوژیە لە مێژووی ئێمە بووە ئەگەر بەوردی لێ بکۆڵیتەوە هەندێک محاسەبە و سزای ئەوانە بدرن کە مەسئول بن لەو براکوژیە ممکن دووبارە نەبێتەوە بەڵام لێی نەکۆڵینەتەوە باز نەکراوە حسابێکی گەورەی بۆ نەکراوە عینیشت ڕاپەڕین عینیش ڕێکەوتنی جەزائیر عینیشت ئەو کێشانەی کە هەمان بۆ لەگەڵ ئەم دەوڵەتەوە دەوڵەت کەم و کوڕیمان زۆرە لەوەی بەورتی لە مێژووی خۆمان نەکۆڵێنێتەوە لێکۆڵینەوەمان نەبووە و لەبەر ئەوەی لێکۆڵینەوە نەبووە لە هەموو ڕوویەکەوە دەرسی پێویستە لێوەرنەگرتووە و زۆر شت لە ڕابردووە ڕوویداوە خەریکە ئێستا یا پێش ئێستا دووبارە بۆتەوە یا دووبارە ئەبێتەوە تەمان ئەوە هەمووی حسابە هەموو میلەتێ بەڕێی من پێویستە تەماشای ڕابردووی خۆی بکە دەرسی لێوەرگێ لێ بکۆڵێتەوە بۆ ئەوەی لە ئایندا تووشی هەمان کێشە نەبێ و بۆی سوودی لێوەرگێ لە خەباتی خۆی ئەمە پێویستە لەسەر ئێمە بەڵام وەکو پێویستە نەمان کردووە تەوە بەڵێ زۆر باش کاکتۆر بەس لە هیچ قۆناغێک بەرەز وتت ینی ئەم دووری هەبووە لە نێوان میلەت و دەسەڵاتدارانەوەی کە ئێستا هەیە هەبووە ینی مەسەلەکە چییە چونکە کۆن لەو قۆناغانەی کە ئێمە تیا بووین دائیما مەسەن دەسەڵاتی حیزبی هەبووە ناوچەی بچووک بەدەست ئێمە بووە هەموو ناوچە مەسەن شاخەکان ئێمە لە شاخەکان بووین لە هەموو وەکو ئێستا نەبووە هەریم و هەموو ناوچەکانە بەدەست بێ و توانایکی زۆرەتە بێ وەزعێکی وا بێ بەرژەوەندی زۆر پیا بوو بێ کە موچێ ناکۆکی لەسەر دروزە بێ ئەو کاتە وەکو وەتیشم کۆن حیزب زۆر نەبووە مەسەن بڵێ 4 حیزب و 5 حیزب تا ناکۆکی لە بەینانە بێت تاسی لە هی میلەتەکە بکە لەبەرەوە بەڕێی من ڕاستە ناکۆچیش هەبووە جاران و ممکنە میلەتەکە ڕازی نەبوو بێ بەڵام کێشەکان بە شێوەیەکی تر بوون وەکو ئێستا نەبووە بەڵام ئێستا ئەبینی مەسەن دەستگاکان کێشیان هەیە وەزعەکەوای لاتووەکەوە ئزبایەتی تەزگەکرێت نفوزی شخصی لە نفوزی دەستگاکان زیاترە هەندێشت هەیە کە نەکراوە نەمانتوانیەوە بناغەکانی کۆمەلگایکی سیڤیل دروستکەین کە ئازادیەکان هەمووی بپارێزێ نەهێڵین کەوا لە کەودار بێ ناوبانگی ئێمە لە ڕووی مافی مرۆڤ مافی ژنان ئازادیەکان سەربەستیەکان ریپۆرت لەسەر ئێمە ئەنووسێ لە دەرەوە لەسەر بەعزێشت کەم و کوڕی کە هەمانە ئەم کەم و کوڕیانە جگە لە قەیرانی دارایی کە تاسی لە بژێوی هاوڵاتیان کردووە ئەمە هەمووی تاسیری کردووە کە تا ڕادەیەک ناڕزایی زیاتر بێ لە مزروف بەڵێ زۆر سپاس کاکتۆ زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە بەرز وتت نایەکرێزی زۆر مەترسیە تا چەند ئەو گەندەڵی کە لە کوردستانی شەیە هاوشێوەی نایەکرێزیەکە مەترسیە بۆ سەر کورد زۆر بەکردی بێ سپاس دەکەین بەڕێی من گەندەڵی زۆر مەترسێکی گەورەیە و عینەن وەکو تێرۆریزم وایە من گەندەڵی و گەندەڵی یەکێکە لەو خاڵە ئێمە ئەبێ ڕیفۆرم بکەین یەکەمین ڕیفۆرم کە بیکەین دژی گەندەڵیە چەند بتوانین بربەرەکانی گەندەڵی بکەین و گەندەڵی نەهێڵین بەهێزە بین زیاتر ئەتوانین هەنگاو بنین بۆ پێشەوە و ئەوە خاڵێکی زۆر گرنگە و هەموو کەسێ باسیەکە
بەڵامە بێ هەنگاوی باشی بۆ بنێ. بەڵێ بەڕێز دکتۆر محمود عوسمان سیاسەتمەدار زۆر سوپاسی بەڕێز دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا زۆر سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم لە بەشی کۆنتڕۆڵ و کامێرە تا بەرنامەیەکی تر خواتان.